بەدرناییەوە ئەو چەقبەستویەی کە هەبووە لە دوای 18/2 وا نەماوە لە باڵاترین ئاست جولەیەکی تێکەوتووە و ئومێد دەکەین بە جهودی هەموو لایەک کۆتایی بەم چەقبەستویە بێ و دەست بکرێ بە چارەسەرکردنی کێشەکان مەسەلەی هەڵبژاردننی پێکەنانی حکوومەتە چارەسەری کێشەی کەرکووکە هەموو کێشەکانی کاڵواسراوە بەڵام کەی کۆبوونەوە کە دەبی لەکوێ دەبی ئەویان لێگەڕن ئێستا تکایە من وەڵامتان نادەم لە بێگەردخان و ڕێوازخان پرسن ئەوان لەسەر خەتن لەگەڵ بەرپرسی ئێستای پەرلەمان و جێگرەکانی بۆ یەکەلاکردنەوەی ئەو مۆزوع پێم وایە ئەوەی بەیانی تەنها بۆ مەسەلەی پێکەنانی لێژنەی یاساییە بۆ لێژنەی یاساییش عادەتەن لە پەرلەمان هەردا ئەندامی پەرلەمان ئەندامێکی لە لێژنەکە دەبێت ئەوە زۆر گۆڕانکارێکی گەورە نابێت نەخێر ئەوە کەس نابێ مسڕ بێت لەسەرڕێی خۆی دەبێت ڕێککەوتنامەیەک هەبێ و ڕێککەوتنامەیەش دەبێت پارێزگایەک بۆ کەرکووک کورد و لە کاندیدەکانی یەکێتی